بێگومان دوورکەوتنەوەی مام لە کاری سیاسی لە سیاست لە عێراق لە نەخۆشکەوتنێگەر بێتە بیرتان ساڵی 2012 بوو کە نەخۆش کەوت لەو کاتەوە تاکو ئێستا بێگومان فەراغێک هەبووە ئەو فەراغە بە ئاسانی پڕ ناکرێتەوە پڕ نەکراوەتەوە و بە ئاسانی پڕ ناکرێتەوە بۆیە بەڵام ئەوانەی کە لەگەڵمان بوونە و تەجروبەی ئەویان بینیوە و بینیویانە چۆن لە بەغا لەو جەنجاڵیە لەو کێشمەکێشمانەی کە هەبوونە چۆن ئیدارەی عیلاقاتەکانیەدا چۆن ئەیتوانی لەگەڵ سێ چوار جیهەت کە هەمویان ناکۆک بوون لەگەڵ یەکتری کۆیان کاتەوە پێم وایە یەکێک لە خاڵە هەرە بەهێزەکانی مام ئەوە بوو کۆکەرەوە بوو ئەیتوانی لایانی ناکۆک نزیک بکاتەوە لە یەک و ئەیتوانی کێشەی گەورە بچووک و ئاسان کاتەوە هەندە جار بە نوکتەیەک هەندە جار بە داواتێک هەندە جار بەوەی کە خۆیە کرد بە قوربانی مەوزوعێک کێشەی گەورەی پوچەڵە کردەوە بۆیە ئەوە پێم وایە ئەو جۆرە حکمەتەمان نقصانە ئەمڕۆ لە سیاست لە کوردستان و بەشکەم یادێکی وەکو ئەمە بەبیرمان بهێنێتەوە کە سلاح هەموو شتێک نییە